بەشدار بە لە سێهەمین پێداچوونەوەی خێرا تایبەت بە شێرپەنجەی سوورێنچک تاوەری تەندروستی سمارت بە هاوبەشی لەگەڵ کۆمەڵەی پزیشکانی هەرسوجگەر لە کوردستان هەڵدەستن بە ئەنجامدانی سێهەمین پێداچوونەوەی زانستی خێرا بۆ باسکردنی نوێترین زانیاری و ڕێنماییەکان سەبارەت بە شێرپەنجەی سوورێنچک لەلایەن پزیشکانی بە ئەزموونی ناوخۆ و دەرەوە لە بۆنەی پێداچوونەوەیەکی زانستی خێرا بە شێرپەنجەی سوورێنچک بە هاوکاری کۆمەڵەی پزیشکانی هەرسوجگەر لە کوردستان پزیشکە زۆر بەتوانەکانی ناوخۆ و دەرەوە ئەزموونی خۆیانمان بۆ دەگوازنەوە. بەشداریکردن لەم بۆنەیەدا زۆر گرنگە چونکە باشترین پزیشکانی ناو ئەو بوارە ئەزموون و شارەزاییەکانیان پێشکەشی بەشداربووان دەکەن. سڵاوی خوای گەورەتان لەبێ خۆشەویستانم، من دکتۆر دانا طەیب غەریب پزیشکی پسپۆڕی نەخۆشەکانی هەرسوجگەر بە پشتیوانی خوای گەورە لە ڕۆژی 3/11 لە تاوەری تەندروستی سمار بەشدارە بم لە پێداچوونەوەی خێرا لەسەر نەخۆشی شێرپەنجەی سوورێنچک کە تێیدا نوێترین چارەسەری هەناوبینیەکانی نەخۆشی شێرپەنجەی سوورێنچکتان بۆ دەخینە ڕوو. لە بەرواری 3/11 2022 ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 8:30 بەیانی میوانداریتان دەکەین لە هۆڵی کۆنفرانسی تاوەری تەندروستی سمارت.